کەڵەشاخ کردارێکە کە کردنی دەرهێنانی تۆزێ خوێن لە پێستی لەشی ئینسان لە دێر زەمانەوە کراوە کەڵەشاخ زۆر دەمێکە کەڵەشاخ کراوە چۆن ئەم کەڵەشاخە کراوە 7,000 ساڵ پێش ئیسلام کەڵەشاخ هەبووە و کراوە لە سینیەکان کردویانە مەقبەرەکانی فرعەونەکان کەلوپەلی کەڵەشاخیان تیا دۆزراوەتەوە کەڵەشاخیان کردووە ڕۆمانیەکان کردویانە ئاشووریەکان بابلیەکان ئەمانە هەر هەمووی کەڵەشاخیان کردووە لە ناحیەی دینیەوە کاتێکە ئینسان باوەڕی بەخوا ئەبێت خوا ئەفەرمێ باسی گەورەی پێغەمبەرمان بۆ کاتەڵاتە لەمە فەرمێ وما ينطق عن الهوى ئەو لە هەو ئاوارەزوو خۆی هیچ قسەیەک ناکە إن هو وحي إلا يوحى إلا وحي بۆیێت کەواتە پێغەمبەر لە خۆیەوە هیچ قسەیەک ناکە إلا بوحي پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەفەرمێ جاءني جبرائيل فيقول لي إن الحجم أنفع ما تداوى به الناس پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمێ حەزرەتی جبرائیل هات بۆ لام کە پێی فەرموو کەڵەشاخ بکەن باشترین چارەسەر چییە باشترین چارەسەر کەڵەشاخە کە خەڵکی چارەسەری خۆی پێ بکە حديثمان زۆرە لەسەر ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمرمان پێکا کەڵەشاخ بکەین ئەفەرمێ إن في الحجم شفاء بەتەئکیدی شیفا لە کەڵەشاخە هەیە یان ئەفەرمێ کەڵەشاخ بکەن لە من أراد الحجامة فليتحر أيام 17 و19 و21 كان له شفاء من كل داء عليه هركز لحظة ونوزة وبيستويكي مانجي عربية كالشاخ بكا شفاء بو همو دردك بيانيان باشترك كالشاخ بكري لبروي تو شو خوتوي كشو خوتوي هرشي لشي هيا آرام بوتو هرشي أوشت الزيانة هيا كوتمان لبشتاكو أبيتو لبروي بشت هموي ماسولكي ربطة پشت ئەبەستێ بەیەکەوە کۆی ئەکاتەوە دەماری گەورەی تیانە ئەو مولو لە خوێنانە بە زۆری پڕ ئەبنەوە لە چەوری و لە خڕۆکەی سووری مردوو لە نیکۆتین لە خوێکان لە مادە ژەهراویەکان لەمانە لە لەشە هەمووی کۆ بێتەوە بەیانیان کابرا تەمەڵە ناتوانێت هەڵسێ یا شان و ملیێشە یا تەشەنوجەکە بەیانیان کە یە بۆ هەزار هەر دەڵێ تەشەنوجم کردووە نازانم چی کە خۆی بشوات ئەو تەشەنوجە نامێنێ بۆیە پێش کەڵەشاخ نابێ خۆی بشوە کە ڕاضە بکە ئەو تەشەنوجە نامێنێ ینی ئەو دەمارگیری و شتەی کە هەیە ئەو شتە زیانە تێکەڵی لەش ئەبێتەوە تەشەنوجەکەی نامێنێ یان نان بخوا سووری خوێن سەری ئەبێ ئەو تەشەنوجەی نامێنێ ئەو دەقەیە بەڵام بۆ سبێنی هەروەکو خۆی لێتەوە بۆ دووس بێرەکو خۆی لێتەوە بەڵام کە هات کەڵەشاخی کرد نە سەرێشەی ئەمێنێ نە پیشان و ملێشەی ئەمێنێ نە تەشەنوجاتی ئەمێنێ نە بڵین ئیلتیهاباتی ئەمێنێ مەجموعەیەک زۆر شتی ئیستیفادەی لێ ئەکرێت کاتێک ئەم کەڵەشاخە ئەکرێت کوپێک ئەخرێتە سەر پشتی ئەو کەسە لە پێشا پشتی تاقیم ئەکرێ ئەنجا کوپەکەی ئەخرێتە سەر ڕاکێشانێک دروست ئەبێت لە بینی پێست و کوپەکەیە پێڵێن نەگەتیڤ پرێشەر پستانێکی پێچەوانەیی ئەم پێچەوانەیە وا ئەکا کە ئەو پێستە بێتە ناو کوپەکەەوە لە ناوەوە خڕۆکە سوورەکان مردووەکان لەگەڵ چەوریەکان لەگەڵ مەجموعەیە مادەی زیا خوێەکان نیکۆتین خڕۆکە سوورە مردووەکان مادە ژەهراویەکان ئەو شتانەی کە زیان لە لەشە ئەمانە پێی ناڵێن خوێنی پیست مەجموعەیە مەوادی زیایە مینێڕاڵ ئەو مادە زیانە لە یاکۆ ئەبێتەوە دوایی بە بڕینێکی زۆر بەسیت کە لە 9 ملیم کەمترە پێستی پێ ئەبڕێ ئەو شتە زیانەیەتە دەرەوە ئەو لەشە سووک ئەبێت کۆندامی دەمار ئەبڕێ لەگەڵ مولولەی خوێن ئەم دوانە یەکێکیان خوێنیەتە دەرەوە یەکێکیان وەکو ئازارێک سیگناڵێک ئەیا بە مێشک ینی ئازارێک ئەدرێ بە مێشکە ئەو مێشکە ئەکەوێتە ئینزارەوە ئەڵێ لەش بڕا کە لەش ببڕێ چی ئەکا خوێنیەتە دەرەوە ئەو ڕسمەی کە لەسەر پشت دروست ئەبێ یەکسەر ئەگوازرێتەوە بۆ مێشک کە ئەم مێشکە برینار بوو خوێن هاتە دەرەوە چی ئەکا یەکسەر لەش ئەو کردارە هەمووی ئەگوێزێتەوە بۆ ناوەوەی لەش بە دەرکەپەتکە ئەیگەڕێنێتەوە بۆ هەموو ئەندامەکانی لەش کە ئەگەڕێتەوە بۆ ئەندامەکانی لەش هەر ئەندامە هەڵەسێ بە واجبی خۆی یشی خۆی ئەکات مەسەلا خوێن دەرهاتووە مۆخی خوێن خێرا خوێنی تازە دروستەکە
ئەو شتانەی کە لە خوێنەکە هەیە ئیتر خواردنیشی تایە خڕۆکەی سووری مردووی تایە ئەوانەی کە باسمان کرد خوێەکانی تایە کۆلیسترۆلی تایە مادەژەهراویەکانی تایە نیکۆتینی تایە ئەمانە یێتە دەرەوە یەکەم قەترەی خوێن کە یێتە دەرەوە ئەوە بەس کەڵەشاخە باقیات ئەگەر خوێنی زۆر هاتە دەرەوە ئەوە خوێنی پاکە یێتە دەرەوە ئەو خوێنێک کە کۆمان کردێتەوە وەکو چۆن شوێنە گسکەیت و کۆیەکەیتەوە ئەوە لا ئەبەی ئەوە یێتە دەرەوە یەکەم قەترەی کەڵەشاخ ئەو مادە پیسانەیە کە یێتە دەرەوە بەمە پێی ناڵێن خوێنی پیس خوێنی پیس ئەوەیە کە ڤایرۆس و بەکتریایتی هەبێ ئەو لەشە ئازاری هەبێ ئەو لەشە ئاڵسانێکی هەبێ ئەو لەشە بڵین ئینفێکشنی پێ ئەڵێن یان کەسێ تووشی ڤایرۆس بوو بێ هەموو گیانی تێگەچێ بە سەریەکە. ناحیە زانستیەکەی چییە؟ ئەم شتە زیانە کە یێتە دەرەوە مجموعەیەک مادە ئەکتیف ئەبێ کە کاتێکە لەشەکە برینارە بێت سیگناڵەکە ئەیا بە مێشک ئەم مادانە ئەکتیڤە بن لە لەشە یەکەم مادەی ئەنتەرفیرۆن ئەکتیڤە بێ کە بە قووەترین دژە ئەنتیبایۆتیکە ئەم ئەنتیبایۆتیکە دژی ڤایرۆسیش و بەکتریاژ ئیشەکە کەواتە هەچ کەسێک هەچ نەخۆشیەکی هەبێت ئەتوانی کەڵەشاخی بۆ بکەی لەبەرەوەی مادەیەکی ئەنتیبایۆتیک لە لەشی خۆیان هەیە ئەکتیڤە بێ. دووهەمیان مادەی مۆرفین ئەکتیڤە بێ لە لەشە ئەم مادەیە کە مۆرفین خۆتان نەزان لە دەرەوە ئەمە مەمنوعە ئللا بە وەرەقەی دکتۆر نەبێت یان بە شوێنە تایبەتەکانە بەکارێت بەڵام لە لەشی خۆمانە مادەیەکە پێڵێن ئیندرۆفین مۆرفینی داخلی ئەم مۆرفینی داخلیە بە قووەترین پاراسیتۆل بە قووەترین مادەی مسەکین بە قووەترین شت کە پێڵێن مۆرفین هادئکەرەوە و خاوکەرەوەی لەشە یەکێکە لەو مادانەی کە ئیسراحەدەیە بە لەش مادەیەکی کە ئەکتیڤە بێ پێڵێن دۆپامین مادەیەکی دڵخۆشکەرە هۆرمۆنێکی دڵخۆشکەرە لەشی ئینسانی پێ ریلاکسە بێ لەش بەحەس بە ئیسراحەتەکە مادەیەکی کە ئەکتیڤە بێ پێڵێن نایتریک ئۆکساید ئەمە ئەم نایتریک ئۆکسایدە یەکێکە لەو مادانەی کە دەمارەکانی دڵ فراوانەکە ئەو کەسانەی کە زیقن نەفەسیان هەیە یان ئەو کەسانەی کە جنسیان زعیفە مادەی نایتریک ئۆکساید لە پێکاتەی ڤیاگراشە هەیە ئەمە یەکێکە لەو مادانەی کە ئیسفادەی لێ ئەکرێ بۆ ئەو مەبەستانە مادەیەکی کە ئەکتیڤ ئەبێت پێڵێن کۆرتیزۆن بۆ مادەکە حساسیەکان بۆ ئەو کەسانەی تەنگە نەفەسن بۆ هیسیەکانیان تەسک بووەتەوە یان بەباشی ئۆکسسیجین هەڵناگرێ یان بەباشی هەوای پێ نادرێ تەنگە نەفەس ئەبێ ئۆکسسیجینی کەمە ئەم شتانە کەڵەشاخی بۆ ئەکرێ بۆ سیەکان زۆر باشە وەکوای دەرزێکی کۆرتیزۆنی بۆ بکەیت مادەیەکی کە هەیە پێڵێن مادەی کۆرتیزۆل هۆرمۆنێکە لەسەر گورچیلەکان ئەدرینالینگلان دەریئەیە ئەم هۆرمۆنە ئیشی تەنظیمکردنی خوێ لە لەشە خوێی سۆدیۆم یعنی کەسێک کە زەختی بەرز بێ خوێی زۆرەتیایە کەسێک کە زەختی نزم بێت خوێ کە زەختی نزم بێ خوێ کەمە لە لەشیە ئەم کۆرتیزۆڵە هەڵەسێ بە تەنظیمکردنی ئەو هۆرمۆنە کە خوێ تەنظیم بوو لە لەشە باری ئاسایی لەش فشار نامێنێ یعنی ئەو کەسانەی کە فشاریان هەیە کە لە شاخ زۆر باشە بۆیان مادەی تر زۆرەکە لەو کاتانەیە دەرەچێت کەسێکە تەشەنوجاتی هەیە کاتێکە لەش برینارە بێ مادە ئەسڵیەکان خانە ئەسڵیەکان کە پێڵێن ستیمسێڵ خانە تایبەتی مجموعەیە خانەی تایبەتە لە لەشە مادەی هیستامین دەرئەکا بۆ ناو بۆریەکانی خوێن فراوانەکە کە بۆریەکانی خوێن فراوان بوو ئەو کاتە سووڕی خوێن سەریع ئەبێ بە باشی خوێن هاتوچۆوەکە بڵەت فلۆ ئەمانە بە ڕێگە چارەیەکن کە لە کاتی کەڵەشاخە ئەم شتانە ڕوئەیە وەزعی من جاری وا هەیە سەر مێشێ ئاداشە مێشێ ئەمانە هەموو یەکێ لە باسیەوەی کە دەرمانەکە بەکاربێنی حەبوو دەرمان بەکاربێنی موقەتێ بەڵام کەڵەشاخەکە دەشت پاگاتەوە بۆ مایەکی زۆریش ئەو خوێنە لەش تا ئیساحەت دەکات زەقسیشم هەیە و شەکرەشم هەیە ئیسفادەم لێ کردووە لە کەڵەشاخە زۆرتر لەو حەبوو دەرمانەکە ئیخۆ لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەم شاخە کراوە ئەمە شاخی گایە ڕێک بڕیویانە ناوەکەیان پاک کردووە
لێرەوە کونێکی تایە ئەو کاتە ئیتر بەدەم خستویانەتە سەر هەر شوێنێکی لەش ئیتر بە چەقۆ بێ بە شوشە بێ بە هەر شتێک بێ بڕیوانەوە خوێنەکەیان دەرهێناوە لە چەند ئان و زەمانی وڵاتانی بڵین لە سین کراوە بە شێوەیەکی کە کراوە لە ئەوروپا کراوە بە شێوەیەکی کە کراوە لە میسر کراوە فرعونەکان کردوانە بە شێوەیەکی کە کراوە هەر وڵاتە و کەلەپوری خۆی شارستانەتی خۆی چۆنیان کردووە مهم خوێن دەرهێنان هەبووە خوێن دەرهێنان ئیتر ئایا بە کەڵەشاخ بووە یان جۆرێککە هەیە پێڵێن فەسڵ برینی دەمار خوێن فیچقاکە ئەو کاتە خوێن دەرهێنان نەبووە باقی خوێن نەبووە کەسێک خوێنی زۆر بوو بێنیان زانیوە چی لێ بکەن دەمارێکیان دەراوە بەو شێوەیە خوێنەکان دەرێنەوە پێیان فەسڵ لە پشتی سەر ئەکرێ بۆ چاوەکان بۆ سەرێشە بۆ زەخت بۆ شەقیقا بۆ زۆر شت لێ دەستەپڵی سەرا ئەکرێ بۆ هۆرمۆنەکان لە ناوەڕاتی سنگا ئەکرێ بۆ بەهێزبوونی مەناعی لەش لە شوێنەکانە زۆر ئەکرێ یانی تر ئەوە ئێستا لەبەرەوەی جاران بە هەڕەمەکی ئەکرا بەڵام ئێستا لە زانکۆکانە ئەخوێنرێت دەورات هەیە کەڵەشاق ئەبێ لە لای کەسێک بکرێت کە دەوراتی زۆری بینی بێ ئەمە ناحەیەکی علمیە وەکو جاران نییە لە هەر شوێنە و لە لا کۆڵانێکا و پیرەژنێک پیرەپایەک شتێک بکە کە نەزانێت تاقیم چییە نەزانێت ڤایرۆس چییە نەزانێت گواستنەوەی نەخۆشی چییە ئەم شتانە کەڵەشاق یارمەتی دەرێکی زۆر بە قووەتە بۆ ئەو کەسانەی کە ئازارێکیان هەیە نەخۆشیێکیان هەیە ئەمە ناڵێن کەڵەشاق بەردی گورچی لە دەرەهێنێ ئەمە ناڵێن کەڵەشاق مەجموعەیەک نەخۆشی سەرەتان و ئەم شتانە چاکەکە نا یارمەتی دەرێکە بۆ دکتۆر یارمەتی دەرێکە بۆ طبی دەرمانی یارمەتی دەرێکە بۆ زۆر شت کە تۆ لە طبی دەرمانیش دوورکەویتەوە یانی حەبوو دەرمان وشتیوا کەم بکەیتەوە چەند بتانی بە سروشتی خۆ چارەسەری خۆ بکەیت یانی کە تۆ بە شتێکی بەسیت ئەو هەموو حەبوو دەرمانەوە لە کۆڵکەوەیەک شتێکی باشە دوو مانگ لەمە پێش شەو ئازارێکی زۆر بووە بۆ مشک خەری بۆ تەقی بەیانەکە هاتم لای کاگە کەڵەشاق کرد سپاس بۆخوا زۆر باش بێت تر هەم ساروام لە هاتەوە تر پرسیارم ئەڵێ خوێنە زۆرە و خەستە تر مەجبورم ئابم شێوەیە نییە خۆم نەجادەم هەم سونەتێکی پێغەمبەر سەڵاو سەلەم کە فەرموویەتی کەڵەشاق بکەن زۆر باشە زۆر مرتاح هەر زۆر هەروەڵا کێشەم نییە کەڵەشاقاکەن تر گیان میسراحەتەکە ئازارم نامێنێ ئازاری هیچ نییە ئازاری چییە هەر وەک دەرزیە لێ هیچ تەنگە ئازارێکی نییە چارەسەرەکان زۆرن نزیکەی 600 چارەسەر هەیە یەکێک لەوانە کەڵەشاخە یەکێک لەوانە گیا دەرمانیە یەکێک لەوانە ئاوە یەکێک لەوانە وەرزشە یەکێک لەوانە مەسەلا مەساجە زۆرە ئەم شتانە زۆرە ئیتر بەپێی شاهدەکان لە 2005ەوە من هەتا وەکو ئێستا دەورات ئەبینم لە میسر دەورەم بینیوە لە لوبنان دەورەم بینیوە لە بەغا لە ئێران لە سلێمانی چەنەها دەورە و شتمان بینیوە بۆ ڕێککردنەوەی ئەم ئیشە ئینشاءالله لەگەڵ کۆمەڵی ڕۆگناسان و سندیکای کارمەندانی تەندروستیە ئەم ئیشە ڕێگەخینەوە بە ئەکادیمی ئەەکەین و لە ئایندەشە ئینشاءالله ئەگەر بکرێت مەعهەدێکی زانستی بکرێتەوە لە ژێر زانکۆیەکە سەرپەرشتی بکات بۆ ئەم طبی بەدیلە شتێکی زۆر باشە ئێمە هیوادارین ئەوە بکرێت.